بە نەخشە بە ڤیدیۆ پیشانتانە دەین کە ئەمە تۆپۆگرافیایە هی ناوچەکە وایە ئەمە شێوازی سروشتی ناوچەکە ئەوهایە ئەوها خوا دروستی کردووە کە لە کاتی بارانبارین لە کاتی لافاو لە کاتی هەر شتێک بێت ئاو بێت چۆن لە ناوچەی لە گەڕەکی شوراو ئاوەکە بێت چۆن بڕوات ئەمە شتێکی خواییە خوا ئەوها ناوچەکەی دروست کردووە بەڵام ئینسان هاتووە مرۆڤ هاتووە دەستکاری کردووە تێکی داوە کە تێکی داوە لافە و هەڕوو ئەدات بەڵام دەکرێت ڕوبەڕووی ئەو کارەساتە بینەوە کە ئەو زیانە گەورانە بە تایبەت ئەمڕۆ باسی شوراوتان بووە کەم چۆن پێش ئێستا باسی چەمچەماڵمان کرد کە هەنێک گوند و مەزرعە هەنێک پرۆژاوایان کردووە کە ڕێڕەوی سروشتی ئاوەکەدا بخرێت ئەمڕۆ باسی شوراوەکەین ئەمڕۆ لەسەر نەخشە پێتان ئەڵێم چۆنە ئێستا ئەمڕۆ لە لاودەستی کاک ڕێبوارتەها هەنێک نەخشە هەبوون ئەمێ ئەو نەخشەیە کاک ڕێبوار کە ئەیوت هەنێک شیومان هەیە لە شوراو ئەمە شوراوە ئەوە جادەی سەرەکی کەرکووک هەولێرە ئەمە ناوچەی شوراوە ئەو شوێنەی کە ڕێک ئەمە شۆراو ڕێک لێرە ئەو لافاوە ڕوویداوە ئەمە ڕێڕەوی ئاوە ئەو ڕێڕەوەی کە ئەچێتە سەر ڕووباری خاسە ئەمەیە ڕێڕەوی ئاو ئەوهایە دێت ئەوها دەڕوە اینجا بوو ناوچەکە چونکە شیوە ئەوهایە لێرە دێتە خوارەوە یعنی ئەوە بێنە بەرچاوی خۆتان ئەم شوێنە بەرزترە لەمە ئاو بەو شێوازە بەو ئاراستەیە دێتە خوارەوە ئەمە گەڕەکی شۆراوە لە کەرکووک لێرەش شوێنەکە پێڵن مەقەڕی قیاد عملیات مشتەرەکەیانژی پارتی دیموکراتی کوردستان لەوەیە ئەمە پشت ئەوەیە ئەمە شوێنە کە ڕێک ئەو لافاوە لێ ڕوویداوە هاوکارەکانمان ئەوەنەکە خەڵکی کەرکووکن پامنێرمان هەردی ئەوانە زانیاریان هەموو شتێکیان بۆ ئێمە کۆ کردوتەوە بێجگەلەوەش زانیاری لە ئەندازیار و پسپۆری لافاوی شوان وەرگرتووە ئێستا ڤیدیۆش ئەبینن ئەمە هەموو ئەو شیوانەیە کە ئەو پێدا دێتە خوارەوە ئاو لێرە کۆ ئەبێتەوە لەم چوارگوشەیە کۆ ئەبێتەوە چوارگوشە سوورە پیشانتەدا کە لێرە لافاو دروست دەبێ ئەمەیە شوێنە لاوازەکە بۆ کۆبوونەوەی ئاو نییە وەکو ئاوا وەکو چاڵێکی لێ دێت ئاو هەمووی لەوێ کۆ ئەبێتەوە کە ئاویش کۆ بێتەوە دیارە لافاو دروست دەبێ ڤیدیۆیەک ببینن لەگەڵ من ئەو ڤیدیۆە پیشانتانەدا کە ڕێڕەوی سروشتی ئاو چۆنە بە سپاسەوە کاک کەیفی چۆمانی مامۆستای زانکۆی ڕاپەرین ماستەری هەیە لە لافاو بە ئەپلیکیشنی تایبەت نوێترین تەکنۆلۆژیا پیشانمانەدا کە ڕێڕەوی ئاوی سرۆشتی چۆنە ئەگەر هاتوو ئاو باران بێت ئاو کۆ بێتەوە چۆن بەسەر ئەو گەڕەکەدا ئاوا دێتە خوارەوە ئەمە ڕێڕەوی سروشتی ئاوەکەیە دیارە نابێ ڕێگیری دروست بکرێت نابێ یعنی ئەمە ئەندازیاری شارەزایەوێ ئەمە پلانی تەختیت یان پلان سازی لە حکوومەتەوە لەلایەنی پەیوەندیدارەوە ئەبێ بکرێت ئەوان سوود لەو هەموو زانیاریانە وەربگرێت کە مەسەلەن بۆ ساڵانی ڕابردوو اینجا نەک ساڵێک و دوان و سەیان و چوار بەڵام یعنی تا بتوانی چەندین داتا کۆ بکەیتەوە 100 ساڵ پێش ئێستا چەند باران باریوە تاوەکو ئێستا 30 ساڵ 40 ساڵ هەمووی دەی بەکارەهێنی بۆ پێشبینیکردنی کەش و هەوا و لافا و ڕێژەی بارانبارین و دروستکردنی ئاوەڕۆ و دروستکردنی شارەکان نەخشەی شارەکان هەموویان سوودی لە وەرەگری ئەبێت شێوازێک دروست بکرێت بە شێوازێک دروست بکرێت کە نەبن بەڕێگر بوو ئاوەکە یان ئەو کاتە ئەبێ ئاوەڕوویەکی ئەوەنە بەهێز ئەوەنە گەورە دروست بکەیت کە بتوانێت ئەو هەموو ئاوا کۆ بکاتەوە کە لە باران لە لافا و لە هەر شتێکی تر دروست دەبێت ئەمە بە شێوازێکی ئەندازیاری پێشکەوتوو تەکنۆلۆژیای تازە پێتانەڵێ کە ئەمە چۆن ئەتوانین سوودی لێوەربگرین بۆی پێشبینی بکەین لە مامۆستا کەیفیم پرسی دەتوانین پێشبینی بکەین ڕێگری لە لافا بکەین وتی بەڵێ دەتوانین بە بەکارهێنانی داتای ساڵانی پێش و باران بارین ئەتوانین پێشبینی بکەین بۆ ساڵانی داهاتوو چۆن ڕوادا ئەو کاتەش بۆ ئەندازیارەکان چونکە بەڕاستی لێرە ئەندازیار دەوری ئەبینێت ئەندازیارە ژیانی خەڵک ڕزگارەکە ئەندازیارە ماڵ و سەروەت و سامان و ژێرخانی وڵات ڕزگارەکە دیزاینێکی ئەوها دروست بکات کە نێڵێت ئەو کارەساتە ڕووبداتەوە بەو زیانە گەورەیە ئەم خاڵە سوورە یان ئەم چوارگوشە سوورە ئەمەیە کە شوێنە کە لافاوی تێدا ڕوویدا ئەمانە ئەو خانوانان کە زیانیان دیوە دیارە پارەیەکی زۆریان خەرج کردووە
پاچە زەویان کڕیوە هاتوون بێجگەلەوەش خانویان دروست کردووە اینجا بە چەند پارە عقدیان کردووە خەڵک هەبووە بە ڕووداوی وتووە کە من لە ناو عقدەکەم نووسی و من نابێ ئەو لە گەڕەکەکەم کۆ بێتەوە خاوەنی عقارات پێی وتووە بەسەر چاو هەروایە و گەرنتی پێداوە بەڵام ئەمڕۆ پارێزگاری کەرکووک وتی مافیای عقارات هاتوون تەختیتیان کردووە و ئەو خانووە ئەو پارچە زەویانیان فروشتووە و اینجا خەڵک هاتوون خانوویان لەسەر دروست کردووە ئەو خەڵکە زەرمەند بووە حکوومەتیش زەرەری کردووە ژێرخانەکەش ئەزانن ئێستا بینن وەزعیان چۆنە ئەبێ دیسا جارێکی تر ئەو خەڵکە قەرەبوو بکرێتەوە و ئەبێ ئەم شوێنە چارەسەر بکرێت حەزەکەم ڤیدیۆیەکی تر ببینن کە لافا و ڕووبدات شوێنە زەعیفەکە لاوازەکە کوێیە لەکوێ ئاو کۆ بێتەوە ئەمە تەنیا بوو ئەمڕۆ دوێنێ و پێرێ نییە ئەمە ئەتوانین سوودی لێوەربگرین تا بە مانگ و ساڵ و 50 ساڵی داهاتوش ئەتوانین سوودی لێوەربگرین ئەمە وابزانم داتای 30 ساڵە بوو بارانبارین یعنی تا 30 ساڵی داهاتوش ئەتوانین سوود لەوەربگرین باران ببارێ لافاو هەبێت توپۆگرافیای ناوچەکە سروشی ناوچەکە وەکو خۆیەتی ئەتوانین بۆ ساڵانی داهاتوو سوود لەو شتە وەربگرین بۆەوەی دیزاینی خانووەکان ئاوا دروست بکەین نەخشەی شارەکان بە پێی ئەو ڕێڕەوە سروشتیە دروست بکەین یان مەسەلەن ئاواڕووی تازە تەکنۆلۆژیای تازە بووی بەکاربێنین بەڵام پێچەڵێت تا 30 ساڵی داهاتوو بە پێداتای 30 ساڵی ڕابردوو پێتان ئەڵێم ئەتوانین سوودی لەوەربگرین ساڵی داهاتوش بە هەمان شێوە ئەبێ ئەگەر هاتوو هەمان باران ببارێ ئێمە لە کاتی پێشبینی کردن بوو مەسەلەن چەند ساڵی داهاتوو خراپترین وەزعی ساڵانی ڕابردوو وەرەگرین مەسەلەن بڵێن زۆرترین باران لە فڵانە ساڵ باریوە ئێمە دەبێت دیزاینی خۆمان بەپێی ئەو ساڵە بکەین اینجا ساڵی داهاتوش پێشبینی ئەوەکەین بۆ نمونە بڵێن بارانە بارێ هەر هەمان نەخشەیە هەر هەمان شتە هەر هەمان شت ڕواداتەوە یعنی ئەگەر هاتوو بۆ چەمچەماڵ بێ بۆ شۆراو بێ بۆ هەر شوێنێکی تری کوردستان بێت ئەگەر هاتوو نەخشەکە وەرگرین هەر هەمان شت ڕواداتەوە نەک ساڵی داهاتوو 10 ساڵی دوای ئەویش ئەگەر هاتوو چارەسەر نەکرێت یعنی صاحب ئەو خانوانە خاوەن ئەو خانوانەی کە مەسەلەن لەو گەڕەکانەی کە لە چەمچەماڵ بن لە بازیان بن لە تەکیە بن لە شۆڕەش بن لە کەرکووک بن لە هەولێر بن لە دهۆک بن لە کوێ بن ئەگەر هاتوو جارێکی تریش باران بەو شێوازە بارێ ئێوە جارێکی ترش معڕەزن تووشی ئەو مەترسیە ببنەوە ئەگەر هاتوو دۆخی خانووەکانتان شارەکەتان جادە و ڕێگابانتان ئەوە ڕووتان چارەسەر نەکرێت